بەیانی لە هەرێمی کوردستان ئێمە 270,000 دەنگدانی تایبەتمان هەیە کە دابەش کراون بەسەر 204 بنکەی دەنگدان و هەروەها 958 وێزگەی دەنگدانمان هەیە. وەکو ئاگادارم برادران، دەنگدانی تایبەت ئێمە جیاوازی هەیە لەگەڵ دەنگدانی گشتی. وەرەقەی دەنگدان جیاوازەکەی ئەوەیە کەوا ئەو دەنگدەرا دەچێت دەنگ بە پارێزگایەکەی خۆی دەدات و هەروەها دەنگ بەو لایەنە دەدات و هەروەها دەنگ بەو کاندیدا دەدات کە جیاوازەکەی ئەوەیە بۆ دەنگدانی تایبەت ئەوەیە دەبێت تاشیری محافەزەکەی بکرێتەوە پارێزگای بکرێتەوە دەنگی بۆ دەچێت. وە لێرە دەمێت ئەوە دووبارە بکەمەوە بەڕاستی برادران، ئەو کێشە و گرفتانەی کەوا ئێمە هەمان بوو لە هەڵبژاردننی ڕابردوو بە تایبەتی نەخوێندنەوەی پەنجەمۆر بوو. بۆم هەڵبژاردنە ئێمە هەڵساین بە چارەسەرکردنی ئەم کێشەیە کەوا هەڵساین بە زیادکردنی ئامێرێک کە پێ دەڵێن خوێندنەوەی فەیس دەموچاو. هەر کەسێک کە پەنجەمۆری نەیخوێندەوە دەتوانن لە ڕێگای دەموچاوە دەنگ بداتن. بەڵێ وەکو ئاگادارن پرۆسەی هەڵبژاردن لە ساعت 7 بەیانی دەست پێ دەکات تاوەکو 6 ئێوارە. ئێوە ئاگادارن هەموو ئامێرەکانمان ئەلکترۆنی و بەرمەجە کراوە، بە هیچ شێوەیەک هەڵبژاردن درێژ ناکرێتەوە. ساعت 6 ئێوارە خۆی ئامێرەکە دەبژێتەوە، ساعت 7 بەیانیش خۆی ئامێرەکە کار دەکاتن. خۆشبەختانە لەم هەڵبژاردنە بەڕاستی وەکو ئاگادار بن پرۆسەی بانگەشەی هەڵبژاردن بە شێوەیەکی زۆر سەردەمیانە کرا. تاوەکو ئێستا نزیکەی 8 سەرپێچی تۆمار کراوە لە هەرێمی کوردستان. سەرپێچەکان زیاتر ئەوە بوون کە کاندیدە بەڕێزەکان لە نزیک بنکەکانی کۆمیسیۆن یان لە بەکارهێنانی دام و دەستگای حکومی ئەوە بوو سزا دراون.